کاتتان باش بیسەران و بینەرانی رادیۆی و سۆشیال میدیای کوردستان 24 من دکتۆرە سارا محسینم بە یارمەتی هەردوو هاوکارم سەرکار و ئاری پرۆگرامێکی نوێی میتاڤێرسان پێشکەشەکەین. لە پرۆگرامی ئەمڕۆماندا بە شێوازێکی گشتی تیشک دەخەینە سەر لایەنێکی نەرێنی نێو فەزای ئەلکترۆنی و نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەداخەوە لێرە و لەوێ و لە سەرتاسەری دنیادا بربڵاوە ئەویش تاوانە ئەلکترۆنیەکانن کە خۆی دەبینێتەوە لە چەندین تاوانی جیاوازی وەک پێوتن بە کەسێک پێوتنی ناشرین واتە قسە و قسەڵۆک و هەروەها ناوزڕاندن سیخوڕیکردن و هەروەها تیرۆر و هاکردن و دزی ئەلکترۆنی و کۆمەڵێک تاوانی ترکە لە درێژەی پرۆگرامەکەدا زیاتر گەنگەشەی لەسەرەکەین کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ زادەی گەشەی تەکنەلۆژیا لەلایەک و لەلایەکی دی خراپ بەکارهێنانی ئەم فەزا ئەلکترۆنیە چونکە دەزانین میدیا بەڕاستی گەشەی بەرفراوانی بەخۆیەوە بینیوە. لەم گەشەکردنەشە ژینگەی میدیایی بە هەمان شێوە گۆڕانکاری تێدا کراوە بەوەی کە هەر کەسێک هەر بەکارهێنەرێک لە نێو ئەم میدیا ئەلکترۆنیەدا دەتوانێت دەستی بگات بە هەر پەیامێک بە هەر زانیاریەک بە هەر بابەتێک کە دڵخوازی خۆیەتی. بۆیە لەم نێوەندەدا دەتوانین بڵێن فەزای ئەلکترۆنیش لە ئێستادا جگەلەوەی کە پێویستیەکی حتمیە لە ژیانی تاک و لە ژیانی کۆمەلگە جیاوازەکاندا بە هەمان شێوە بۆتە کۆمەڵگەیەکی فراوانی جیهانی کە بە ملیارەها بەکارهێنەری هەیە لە تەواوی بوارە جیاوازەکاندا. بەڵام ئەمە جگەلەوەی کە ئەم بواری تەکنەلۆژیایە ئەم سۆشیال میدیایە چەندین لایەنی باشی هەیە کە توانیوێتی کار و ژیانمان بۆ ئاسان بکە و هەروەها دەسەبەرێکی فراوان و دەسەبەرێکی زۆر ئاسان بۆ بەکارهێنەرانی بکات بەوەی کە دەستیان بگا بە هەر شتێک کە ئەیانەوێ. بەڵام لەگەڵ ئەمەشدا بەڕاستی بەدەرنیە لە چەندین کێشەی کۆمەڵایەتی بەدەرنیە لە هەموو ئەو تاوانە ئەلکترۆنیانەی کە لە ئێستادا ڕۆژ لە دوای ڕۆژ گەشە دەکا بەداخەوە. ئەمەش هۆکاری خۆی هەیە بەڕاستی کە بەکارهێنەران لە ڕێگەی سوودوەرگرتن لە تۆڕەکانی ئینتەرنێت لە ڕێگەی سوودوەرگرتن لە ئامێرە زیرەکەکان لە ڕێگەی سوودوەرگرتن لە هەر یەکێک لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لێرە و لەوێ ئەم تاوانانە ئەنجام دەدەن. هەڵبەتە ئەم تاوانانش دەتوانین بڵین کاریگەریەکەی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە زەمنێکەوە بۆ زەمنێکی تر گۆڕانکاری تێدا ڕوو دەدات و خود جیاوازە. بۆیە گفتوگۆی ئەم بابەتە بەجێ ئەهێڵین بۆ میوانی پرۆگرامەکەمان کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانی کوردستان 24 لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بەشدارە کە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان محەممەدە کە بەڕێزیان مامۆستان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بە هەمان شێوە پسپۆڕن لە یاسا و ئیتیک و لە تاوانەکانی بڵاوکردنەوە و تەواوی ئەو تاوانانەی کە لە ئێستادا بەداخەوە بربڵاوە. ئێوارە باش دکتۆر کارزان گوێت لێمانە؟ ئێوارەت باش بەڵێ ئێوارەت باش سڵاو لە بەڕێست و لە بینەرانی خۆشەویست. سپاسی ئامادەبوونت دەکەین بەڕاستی ئەرکت کێشا کە بەم کەش و هەوا گەرمە جەنابتمان هێنایە دەرەوە چکە بەڕاستی ئێستا هەولێر زۆر گەرمان دەرەجەی حرارە گەشتۆتە 48 ئیتر نازانم لە سلێمانی چییە گوزەرێ. خۆشبەختانە لێرە تۆزە فێنکترە بەڵام هیوادارم کەش و هەواش فێنک ببێ و داواکاریشم لە خەڵک ئەبێت تەحمولی گەرما بکەن ئینشاءڵڵا. دکتۆر گیان دکتۆر کارزان ئەو بابەتەی کە ئەمڕۆ گەنگەشەی دەکەین لەگەڵ جەنابتە بەداخەوە دەتوانین بڵین دیوێکی نەرێنی نێو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیایە یاخود با بڵین فەزای ئەلکترۆنیە. ئێمە دەزانین لە ئێستادا بەهۆی گەشەی تەکنەلۆژیاوە میدیا چەند کاریگەریەکی زۆری هەیە. لەناو هەموو ئەم کاریگەریە زۆرەشدا دەتوانین بڵین کە ئەم تاوانانە پانتاییەکی فراوانیان داگیر کردووە. ئاخۆ ئەبێت چ کاریگەریەکی خراپی واتە لە دیوە مادیەکەیەوە و لە دیوە معنەویەکەیەوە هەبێ چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەلگە واتە لایەنە مەترسیدارەکەی چییە لە ئێستادا ئەگەر بۆمان باس بکەیت.
ئەمڕۆ خۆشببختانە بەهۆی گەشەکردنی ئامرازەکانی تەکنەلۆژیەوە مافێکی زۆر گرنگ بۆ زۆرینەی هاوڵاتیان دەستەبەر کراوە کە بریتێ لە مافی زانین و مافی دەستکەوتنی زانیاریەکان و هەروەها دەستڕاگەشتن بەو سەرچاوە گرنگانەی کە هۆشیاری پێ ئەبەخشێ و هەروەها کار ئاسانیکردن لە ژیانی ڕۆژانەیان لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە و لە هەمان کاتدا لە هەمووی گرنگتر بریتێ لە پەرپێدانی هۆشیاری خۆیان. لە هەمان کاتدا ئەم گەشەکردنی تەکنەلۆژیایە کۆمەڵێک دیاردەی نەرێنیشی لێکەوتێتەوە ئەویش بریتێ لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی. ئەمەش هەر تەنها تایبەت نییە بە کۆمەڵگەی کوردی بەڵکو سەرجەم کۆمەلگاکانی جیهان بەدەرنین لە کاریگەری نەرێنەکانی ئامرازە ئەلکترۆنیەکان، بەڵام لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک و لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکتر جۆری تاوانەکان گۆڕانکاریان بەسەردادێ. ئەمڕۆ خۆشببختانە لە هەرێمی کوردستان کۆمەڵک یاسای زۆر باشمان هەیە بۆ دابینکردنی مافی زانین بۆ هاوڵاتیان و حەقی خۆشیانە، چونکە هاوڵاتیان مافی خۆیانە بزانن لە وڵاتەکەدا چی دەگوزارێ، مافی خۆیانە ئامرازەکانی پەیوەندی بەکاربێنن بۆ کار ئاسانیکردنی ژیانی ڕۆژانەیان. لە هەمان کاتدا لە هەموو قانونە جیهانیەکاندا لەو یاسانی و دەوڵەتانەی کە پەسەند کراون لەگەڵ ئەوەی کە مافی زانینیان بۆ هاوڵاتیان دابین کردووە، کۆمەڵێک ئەرک و بەرپرسیاتیشان دیاری کردووە کە هاوڵاتیان یاخود هەر هاوڵاتیەک نابێ ئەو ئازادی خۆی بۆ مەبەستی خراپ بەکاربێنێ یاخود ئامرازەکانی تەکنەلۆژیا بە شێوازێک بەکاربێنێ کە کاریگەری نەرێنی لەسەر ژیانی خۆی یا لەسەر ژیانی کەسایەتر یاخود لەسەر ژیانی کۆمەلگا دروست بکە. مەسەڵەن کۆمەڵێک تاوان هەند کە لە زۆرینەی یاساکانی جیهاندا تەنانەت لە کۆمەلگا پێشکەوتەکانی وەکو ئەوروپاشە بە تاوان دانرێن، وەکو مەسەڵەن جنێودانە، تەداخولکردنە ژیانی تایبەتە، ناوزڕاندنە یاخود سایبەر تیرۆریزمە واتە هاندانە بۆ تیرۆر و توندوتیژیە. هەموو ئەمانە دەچێتە چوارچێوەی تاوانەوە و داواکارم لە هاوڵاتیان کاتی ئامرازەکانی تەکنەلۆژیا بەکارێنن بە شێوازێکی دروست بەکاری بێنن و ئەگەر هاتوو ویستیان بیر و بۆچوونێک دەرببڕن پێویستە ئاگاداری سنوورەکانی ئازادی ڕادەربڕن ببن بۆ ڕێزگرتن لەو مافەی خۆیان و لە هەمان کاتدا بۆ ئەوەی کە دووچاری تاوانیش نەبن، چکە بەداخەوە ئێستا لە دادگاکانی کوردستان چەندین دۆسەی تاوان هەیە کە کۆمەڵی خەڵک تاوانیان دەرحەقکراوە، سکاڵیان تۆمار کردو و لایانی بەرامبەر دۆزراوەتەوە کە تاوانەکەی کردو و دووچاری سزای قورسی زیندانی یاخود سزای غرامە و قەرەبوو بۆتەوە. باشە دکتۆر کارزان، دواتر ئێمە بەڕاستی بە شێوازێکی بەرفراوانتر تیشک دەخینە سەر ئەو یاسایانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد، بەڵام دەمەوێ بۆم ڕوون بکەیتەوە لە چوارچەوەی پسپۆڕی جەنابتە و هەروەها لە چوارچەوەی ئەو توێژینەوە مەیدانیانەی کە بەڕێستان ئەنجامی دەدەن کامە تاوان زیاتر زەق بۆتەوە یاخود زۆر زۆر بەربڵاوە لە نێو سۆشیال میدیای کوردیدا یاخود بە دیوێکی تردا لە نێو کۆمەلگای کوردیدا کە زۆرترین سکاڵای لەبارەوە کراوە و تۆمار کراون لە نێو دادگاکانی هەرێمی کوردستان؟ تا ئێستا سێ جۆر تاوان زۆر بە بەربڵاو ئەنجامەدرێت. یەکێک لەوانە ناوزڕاندنە، واتە زڕاندنی ناوی کەسێک یاخود هونەرمەندێ یاخود کەسایەتیەک بەوەی کە دزی کردووە یاخود گەندەڵی کردووە. بە پێی مادەی 433 لە یاسای سزادان هەر بابەتێک کە سێ خاڵی تێدا نەبێت دەچێتە چوارچێوی ناوزڕاندنەوە. یەکەم ئەبێ شتەکە ڕاست بێت، دوو ئەبێ توانای سلمانی ڕاستەکەش دەبێ، سێ ئەبێ خێر و بەرژەوەندی گشتیشی تێدا بێ. بەداخەوە هەندێک لەو بابەتانی کە بەنای ڕەخنەوە بڵاو بنەوە کەسەکە کاتێ سکاڵای لەسەر تۆمارەکرێن ناتوانێت بیسەلمێنێت کە ڕاستە. لەبەرەوە داواکارم لە هەر ڕۆژنامە نووسێک بە تایبەت یاخود هاوڵاتیان کاتێک کە بابەتێک بڵاوکەنەوە ئەبێ دڵنیابن لەوەی کە بابەتەکە ڕاستە، چکە زۆر جاران لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵاتەکان بابەتێکم بینیوە وەختی بە دوواچوونم بۆ کردووە ڕاست و دروستی تیان نەبووە. بۆ نمونە جاری وایە هەواڵێکی توندوتیژی بڵاو بۆتەوە، هەواڵێک توندوتیژی بڵاو بۆتەوە کاتێکی بە دوای سەرچاوی هەواڵەکەیە لە کەناڵێکی جیهانی وەرگرتووە لە سایتێکی جیهانی ئەبینی ئەو هەواڵە هەر وجودی نییە کەسە خۆی هەواڵەکەی دروست کردووە. یا بۆ نمونەیەکێک لەو تاوانانی کە زۆر ئەنجامەدرێ بریتێ لە جنێودان. زۆر جاران بینم لە کۆمنت لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەم دیاردەیە زۆر باوە بەتایبەت لە ناو چینی هەرزەکار و گەنجە ئەم دیاردەیە زۆر بڵاو بۆتەوە خەریکە ئەبێ بە نەریتێکی مەترسیدار. گرفتەکە هەرتەنها لە خودی جنێودانەکە نییە، بەڵکو زۆر جاران لە دادگاکان دەبینین بەهۆی جنێودانێکەوە شەڕ لە بینی دوو خێزانە دروست بووە یاخود شەڕ لە بینی چەند هاوڵاتێکە دروست بوو توندوتیژیشی تیا بەکارهاتوە هەتا تەنانەت گەشتە دیاردەی کوشتن و تەقەکردن. سێهەمین جۆری تاوان کە زۆر ئەنجامەدرێ بریتێ لە تەداخولکردنە ژیانی تایبەت.
ئەم بابەتە بەتابەت لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر ئەنجامەدەی ئەویش ئەوەیە کە فەیسبووکی کەسێک هاگەکەن مەسەلەن داواکارم لە هاوڵاتیان بۆ ئەوەی کە لەم لە ژیانی تایبەتیان بپارێزرێت بە هیچ شێوەیەک هەر کۆدێک دێ بۆ مۆبایلەکانیان نەیدەن بە کەسانی تر. ئێستا تۆڕ تەنانەوەکو تۆڕی مافیاییش پەیدا بوون کە تەداخولی ژیانی تایبەت دەکەن. بۆ نمونە چەند هاوڵاتیەک ئەوان بۆ باسکردم وتی بەرەبیان ئەستاین لە خەو تەلەفۆنمان بۆ کراوەکو نمونەی جەرمەوە تەلەفۆنم بۆ کراوە ئەڵەن لە فڵانە کۆمپانیاوە خەڵاتێکت بۆ دەرچووە بۆی دڵنیابیتەوە لەوەی کە خەڵاتەکەت بۆ دەرچووە. ئێستا کۆدێکت بۆ دێ کۆدەکەمان پێ بڵێ پێ دەڵێن ئایا تەلەڤیزۆنە یاخود ساردکەرەوەیە یان سپلێتت بۆ دەرچووە. کۆدەکەی کە بۆ هاتووە تەسلیمی ئەو کەسەی کردووە کە تەلەفۆنەکەی بۆ کراوە دەست بەجێ فەیسبووکەکەی ها کردووە و ئیتر بەنای ئەوە هەڕەشەی کوشتنی کردووە، داوای پارەی لە خەڵک کردووە، داوای کارتی مۆبایلی لە خەڵک کردووە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک ئەو کۆدانی کە دێ بۆ مۆبایلەکانیان نەیدەن بە کەس حتا نزیکترین کەس و هاوڕێی خۆیان. و لە هەمان کاتدا شێوازێکی تری ئەم تەداخولکردنە ژیانی تایبەت ئەوەیە داواکارم لە هاوڵاتیان ڤیدۆیەک یاخود وێنەیەک کە ئەزانن بەهۆی بڵاوبوونەوەی ئەو ڤیدۆ وێنەیەوە کارەکاتە سەر کەساتیان لە کۆمەلگا پێویست ناکات نە لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بکەنەوە، تەنانەت پێویست ناکات لە ناو مۆبایلەکانیشا هەبێت. چونکە زۆر جاران مۆبایل دزراوە یاخود هاک کراوە ڤیدۆ و وێنەی ناو مۆبایلەکان بڵاو بێتەوە بەتایبەت ژنان زیاتر ڕوبەڕووی ئەم مەترسیە بوونەتەوە. یاخود زۆر جاران فەیسبووک بە ناوی کەسانی ترەوە دروست کراوە. هەرچەندە خۆشبەختانە ئێستا ئامرازی تەکنۆلۆژیا هێندە پێشکەوتووە ئەتوانرێ ئایدی ئەو کەسانە بدۆزێتەوە کە تاوانەکە ئەنجامەدرێ. یعنی مەسەلەن بۆ نمونە کە فەیسبووک هاکراوە کەسەکە چۆ داوای کارتی مۆبایلی کردووە بە سریال نەمبەری کارتەکەیە تاوانبارەکە دۆزراوەتەوە سزا دراوە. بەڵام خەمی ئێمە لە چیدایە؟ خەمی ئێمە لەوەدایە ئێمە ئەمانوێت تاکێک بەرهەم بێت، هاوڵاتیەک بەرهەم بێ هەرگیز بیر لە تاوان نەکاتەوە. واتە گەنجێک کاتێک کە پێداویستێکی هەیە ئەبێ ئەرکی سەرشانی حکوومەتە، ئەرکی سەرشانی دەسەڵاتە هەلی کاری بۆ داوینکە و ئەرکی سەرشانی ئەم هاوڵاتی خۆی فێری پیشەیەکە نەک پەنا لەبەرەوەی کە کەمێک شارەزای کۆمپیوتەرە یا تۆڕە کۆمەڵاتەکانە پەنا بۆ هاکردن بەرێت. لەبەرەوەی هەموو تاوانێکی هاکردن تاوانی تۆڕە کۆمەڵاتەکان ئەدۆزرێتەوە. بەڵام ئێمە خەمەکەمان لەوەدایە کە هاوڵاتیان تاوان نەکەن و لە هەمان کاتدا هاوڵاتیان ڕوبەڕووی تاوان نەبنەوە. بەڵێ دکتۆر کارزان هەر پشڕاستی قسەکانت بەشێک لەو کەسانەی کە بەڕاستی ئەم کارانە دەکەن کە دوای دێنە سەر هۆکارەکانی ئەنجامدانی ئەم تاوانانە، بەڵام بۆی تێپەڕ نەبێ بە سەرمانە ئەو کەسانن کە بێکارن یاخود یا ئەو کەسانن کە دەست بەتاڵن هیچ جۆرە کارێکیان نییە، زۆربەی کاتەکانیان بە سەرقاڵبوونیانەوە بە سمارتفۆنەکانی دەستیانەوە بەسەر دەبن. ئەمە هۆکارێکە و باست لە جنێودان کرد کە ئەمە زۆر بەربڵاوە. یعنی من بەش بە حاڵی خۆم زۆر جار کە دەرەکەوم لە شاشەیەکەوە یاخود لە چوارچێوەی پرۆگرامەکەمەوە ئەڵێم ئینشاءالله وشەی ناشرینم بۆ بەکار ناهێنرێ. واتە ئێستا بۆتە کللتورێکی باو بەداخەوە. ئەمە تەنیا ڕیشەکێش نییە لە ناو هەرێمی کوردستانە، بەڵکو دەتوانین بڵین سیمایەکی جیهانی هەیە، هەتاوکو لە خۆرهەڵاتی ناوەڕاستی لە چەندین وڵاتانی عەرەبیش تۆ ببینە، یعنی کۆمنتەکان بخوێنەرەوە سێرەکەی کە چەند بە ناشرینی شتی نەشیا و پێوتنی ناشرین مەسەلەن ناشرینکردنی کەسایەتی بە زەقی دەبینرێت. هەموو ئەمانە دەتوانین بڵین ئەم تاوانە باوانەیە کە جەنابەت ئاماژەت پێی کرد. بەڵام جگەلەوەی کە باست کرد ئێستا لەبەرەوەی سیستم یاخود تەکنەلۆژیا زۆر بەرفراوانە ئێمە دەتوانین نازنامەی ئەو کەسانە بدۆزینەوە. بەڵام لە هەمان کاتیشدا پرۆگرام هەیە، پرۆگرامی تایبەت هەیە کە باست کردوتت کۆدی خۆت مەنێرە کە کاتێک کەسێک کۆدت لێ داواکە. ئەمە دروستە بەڵێ، بەڵام لە ئێستادا کێشە گەورەکە ئەوەیە کە تۆ پرۆگرامت هەیە، بە پرۆگرامەتوانی هاکی سیستمێ بکەی، بە پرۆگرامەتوانی هاکی نێتوەرکێ بکەی، کۆمپیوتەرێ بکەی، مۆبایلێک تەواوی هەموو ئەو بابەتانی لە نێو مۆبایلەکایە. ئەمە چۆن ڕێی لێ بگیرێ؟ چونکە ئێمە دەزانین لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بەڵێ ببوورە عفوان بەس با تاواکەم سەری تاوانەکانەکەن دوو جۆرن. تاوانێکی
تاوانێکی سادن کە کۆمەڵی خەڵکی زۆر ئەنجامێن تاوانە پرۆفیشناڵەکانیشان کە بە پرۆگرام ئەنجامەدرێن هەردووچان ئەمە لەسەر ئاستی لەلایەن دادگاکان و لەلایەن هێزەکانی پۆلیسەوە. بەڵێ جا ئەمەیە بەڕاستی من ئەمەوێ هەڵوەستەی لەسەر بکەم. ئێمە لە ڕێی ئەمانە چۆن ئەمانە ئەدۆزینەوە بە پشبەستن یاخود بە سوود وەرگرتن لەو یاسایانەی کە بەکارن لە هەرێمی کوردستاندا و لە عێراقدا. ئێمە دەزانین بەداخەوە یعنی جەنابەت پسپۆری دکتۆر کارزان بەشێک لەو کەسانەی کە دەدۆزرێنەوە سزا دەدرێن بە سزایەکی سەطحی سزا دەدرێت کە ئەویش سوود وەرگرتنە لە یاسای سزادانی عێراقی کە ئەم ئەزانین کە کۆمەڵێک بڕگە و مادەی هەیە کە پەیوەستە بەم جۆرە تاوانانەوە. ئەمە جگەلەوەی لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە یاسامان هەیە، یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان هەیە بە هەمان شێوە دادگاکان پشت ئەستورن پێی. بەڵام لە ئێستادا ئەمە بەسە بۆ ئەم تاوانانە چونکە ئێمە دەزانین بەڕاستی وەکو وتم سزاکانی سزای سەطحین، یعنی تۆ ناو ناوبانگی کەسێک لە کەدارەکەی کە دەزانین ئەمە سیفەتی ئاشکرایی هەیە بۆ ماوەیەکی درێژخایەن دەمێنێتەوە لە زهنی خەڵکدا دەمێنێتەوە. ئەمە جگەلەوەی ئەم کەسە بە تەنیا ناشرین نابێ، خانەوادەکەشی پێوەی ناشرینە بێ، یعنی بە ملیۆنێک بۆ 5 ملیۆن غەرامە بکرێ یاخود بە 3 مانگ بۆ چەند ساڵێکە زۆربەی سزای بەندکردنەکانیش هەرەچێتەوە سەر سزا مادیەکە. کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە لە ئێستادا پێویستمان بە یاسایەکی تۆکمە و پتە و هەبێت کە بە تەواوەتی یەکلای ئەم جۆرە تاوانانە بکاتەوە. جەنابتان ئێوە پسپۆڕانی بواری میدیا و پسپۆڕانی بواری یاسا و ئیتیک هیچ هەوڵێک و تەقەلایەکی لەم چەشنەتان نەداوە؟ ئێمە لە کوردستان دوو جۆر یاسامان هەیە. یاسای ڕۆژنامەگەریە کە تایبەتە بە سزادانی و ڕۆژناموسانی کە تاوانەکەن. دووەم یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە کە تایبەتە بە سزادانی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانی کە تاوان ئەنجامێدەن. ئەگەر بێت ئێمە تاوانەکان پۆڵێن بکەین وەکو ئاماژەم پێکرد. جۆرێکی تاوان هەیە تاوانی سادەیە، واتە هاوڵاتی سادەش ئەتوانی ئەنجامی بە ئەویش لە ڕێگەی ئەو بابەتێک کە باسم کرد فەیسبوکەکە کۆدێک لە کەس لە خاوەن فێسبوکەکە وەرەگرن و هاکێکن یا بۆن لە کۆمنتا جینەوە نووسن یاخود ناوزڕاندن ئەنجامەدەن. جۆرێکی تری تاوانەکە کە تاوانی پرۆفشناڵە واتە بە پێی پرۆگرامی پێشکەوتوو ئەنجامەدرێ. هەردوو جۆر تاوانەکە ئێستا خۆشبەختانە ئەدۆزرێتەوە. بەڵام گرفتەکە لە چییە؟ بەشێکی زۆری ئەوانەی کە تاوانیان دەرحەقەکرێ نە لە مافەکانی خۆیان بپێچنەوە، ڕوو ناکەنە دادگاکان کە لەو مافیان پێچێتەوە بۆ نەبۆچی سوکایەتی ئەم کەسە بۆ سوکایەتی پێکردووە بێ سزاکەی وەرگێ. ئەم لێ نەپێچینەوەی لە مافەکان وای کردووە کە تاوانەکە زیاد ببێ. بەڵام کاتێک ئەو کەسانی کە تاوان ئەنجامەدەن بزانن ئەو هاوڵاتی تاوانەکەی دەرحەقەکرێت لە ڕێگەی دادگاوە لێ پێچینەوەی لەگەڵەکە جۆرێک لە سڵەمینەوەی تیا دروزە بێ جاریش کە دووبارەی ناکاتەوە. لەبەرەوە بەشێک یەگەڕێتەوە بۆی کە هاوڵاتیان لە مافەکانی خۆیان ناپێشتنەوە. دوو هەمینیان پەیوەندیدارە بە ناهۆشیاری بەشێک لەو کەسانی کە تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێن. بۆ نمونە هەمیشە داوە لە هاوڵاتیانەکەم تکایە فەیسبوک بە ماڵەکەی خۆت بزانە، فرێندێک کە نایناسیت کە ئەزانی ناوەکەی خوازرا و وەری مەگرە چکە ڕەنگە لە پڕدا فەیسبوکەکەت پڕکا لە جنێ و لە سوکایەتیکردن. یاخود لە هەمان کاتدا هەمیشە داواکارن لە دایکان و باوکان هێندە نەهێڵن منداڵەکانیان ئاڵوودەی ئایپاد و تۆڕە کۆمەڵاتەکان و مۆبایل ببێ، چونکە بەڕاستی ئەم دایک و باوکە نازانێ ئەم منداڵە هەرزەکاریان منداڵە یاخود ئەم گەنجە سەرقاڵی چێ بەم تۆڕە کۆمەڵاتان و بە مۆبایلە. مەسەڵەن ئێستا بۆ نمونە بەشێکی زۆری و توندوتیژەی لە هەرێمی کوردستانە گوزەرە چییە؟ منداڵان لە منداڵیەوە هەر خەریکی سەری فیلمی ئەکشنن، لە پلەیستێشنەکەن سەری یاری ئەکشنەکەن، گەیمی ئەکشنەکەن. ئەم منداڵانە بەهۆی ئەم پلەیستێشنەوە وردە وردە هەستی توندوتیژی هەستی تاوانکاریان تیا ئەجوڵێ. بۆ نمونە وەکو چاودێت سەری پلەیستێشنم کردووە ئەو کەسەی کە یاریەکەی کردووەتی تیاها ئێستا چم ئەو گەنجینەی ئەدزم، ئەچم تەقاکەم لەوە کوژم، ئەچم نازانم خوێنی ئەوە ڕێژم. بەڕاستی مناڵێک لەنا ئەم کەشایە پەروەردە ببێ هەر چاوەڕێی تاوان نەبێت، چاوەڕێی هیچی لێ ناکرێت. لە هەمان کاتدا بەرپرسیارەتی سەرەکی بریتێ لە دەسەڵات لەم وڵاتەیە کۆمەڵێکی زۆر ناعەدالەتی و نادادپەروەری دروست کردووە. ئەم ناعەدالەتی و نادادپەروەری وای کردووە کە دڵ و دەروون و سایکۆلۆژیای کۆمەلگا بەرەو شێوان بچێت، بەتایبەت چینی مناڵ و گەنج کە پێویستی بە کۆمەڵک پێداویستیە. کۆمەڵک مافی هەیە کە ئەبینێ مافەکەی بۆ دابین ناکرێت. بۆ نمونە مناڵێک کە بەرەو قۆناغی مرد منداڵی ئەڕوا ئەبینێ مەکتەب نییە بەهۆی بایکۆتەوە یاخود پێداویستەکانی وەکو پێویست بۆ دابین نەکراوە، گەنجێک ئەبینێ زانکۆ تەواوەکە ئیش و کاری دەست ناکەوێ. ئەمە ڕاستە
بێکارە، بەڵام باری سایکۆلۆژیشی نەئارامە لەبەرەوەی پێداویستەکانی بۆ دابین نابێ. ئەگەر نامن سەفەری ئەوروپام کردووە لە سویس ڕاچمەتە دادگای جنێف بزانم ئایا ئەوان پێش ئێمە مۆبایلیان گەشتۆ تێ کۆمپیوتەریان گەشتۆ تێ ڕژەی تاوانی ئەلکترۆنی چەنە؟ ئەتوانم پێ بڵم مانگی وهەیە ڕژەی تاوانەکە لە ئاسی سفرایە، یاخود ئەوەی کە ئەنجامیشدا مرۆڤی شەرقیە. بۆچی؟ لەبەرەوەی عەدالەت و دادپەروەریەکە وای لە هاوڵاتیان کردو سایکۆلۆژیایەکی ئارامیان هەبێ بیر لە تاوان نەکاتەوە، و لە هەمان کاتدا دادگاکانیش هێزەکانی پۆلیسیش لەوێ بە دوواداچوون تەنانەت بۆ کۆمنتێکی ژەکەن کە ئەمسرێ. بەڵام لێرە بەداخەوە هەم هاوڵاتیان لە مافی خۆیان بێت دەنگە بن کاتێ تاوانیان دەرحەق بە ئەنجام بدرێ، هەم داواکاری گشتیش کە هەندێک جار تاوانی گەورە لە وڵاتە ئەنجام بدرێت. کەواتە دکتۆر کارزان بەڵێ کەواتە دکتۆر کارزان حیزب هەیە لە وڵاتە ملیۆنان دۆلاری تەرخان کرد ببوورە دکتۆر سارا، حیزب هەیە لە وڵاتە ملیۆنان دۆلاری تەرخان کردەوە بۆ سەدان پیجی بەناوی خوازراوە دروستکراوە، خاوەنەکانیشان دیار نییە. ئایا ئەم حیزبانە ئەگەر خۆیان حەزیان لەو بەزمەنیە ئەم هەموو پیجە چێکەن؟ بێ زەحمەت بە حیزبە گەورەکان لە پێشە لە پیجە ناسراوەکانی خۆیان بپێچنەوە کە چنی وڵاوەکەن و سوکاتەکەن، بزانە هاوڵاتیانیش بە ئاسانترین شێوە ئەتوانرێت پەروەردە بکرێن. لەبەرەوە کۆمەڵێک فاکتەر ڕۆڵی لە پەرەسەندنی تاوان هەیە لە کوردستاندا. بەڵێ دکتۆر کارزان، هەر خۆی ئەو تونند و تیژەی کە باست کرد هەم لەلایەن ئەو کەسانەی کە بەراوردێکت کرد لە نێوان ئەوروپا و لە هەرێمی کوردستاندا زۆر جار ڕێژەکە ماگانە دەکاتە سفر، لەبەرەوەی کە بەڕاستی هۆشیاری بەکارهێنان، ڕۆشنبیری بەکارهێنان ئەمە ڕۆڵێکی کارە ئەگێڕێت لە بەرامبەر ئەوەی کە تۆ هەتاوەکو بە چ شێوازێک ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارەهێنی. ئەمە لەلایەکی تر بەڕاستی هەندێک لەم کەسانە کە باسیەکەی مەسەلەن تۆ ئەڵەیت ئێمە یاسامان هەیە لە هەرێمی کوردستان، یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای ڕۆژنامەگەری کوردی، هەست ناکەی ئەم یاسایە زۆر کۆنە، هیچ سوودێک ناگەیەنێ بۆ کەمکردنەوەی ئەم جۆرە تاوانانە. ئەمە لەلایەکی تر دکتۆر کارزان، هەندێک لەم کەسانە نازنامەیان دیار نییە، نە بە کۆت، نە بە تەکنەلۆژیا، نە بە پرۆگرامی تایبەت نادۆزرێتەوە، چونکە تەنیا هەر ئەوە نییە تۆ لە ڕێی شاشەیەکەوە بە ماسکێکەوە بیت ناوی کەسێک بزڕێنیت یاخود قسە و قسەڵۆک و پێوتنێکی ناشرین ئەنجام بدەیت. زۆر جار تۆ دزی ئەلکترۆنیت هەیە، زۆر جار تۆ هاکت هەیە. ئەمانە چۆن ئەتوانی نازنامەیان دەستنیشان بکەیت، دیاری بکەیت، ڕوبەڕووی یاسای بکەیتەوە. و هەروەها باسی ئەو پەیجانە ئەەکەی کە بەداخەوە بەڵێ یەکێک لە گرفتەکان ئەوەیە، بەڵێ فەرموو، یەکێک لە گرفتەکان ئەوەیە یاساکانی ئێمە لۆکاڵین هەرێمایەتین، بەڵام ئینتەرنێت نێودەوڵەتیە. زۆر جاران دەشێت کەسێک ئەو کەسێک کە تاوانەکە ئەنجامەدا لە دەروی وڵات یاخود لە دەروی سنووری وڵاتەوە بێ. لێرەدا ئەرک و بەرپرسارەتی هاوڵاتیان ئەوەیە کە ریپۆرتی ئەو ڤیدۆ ئەو وێنانە بکەن یاخود ئەو لێدوانانە بکەن کە ئەزانن تەشیر و نازڕانی تیا یاخود ئەزانن کە شێوانی کۆمەلگای تیا. بۆ نمونە من زۆر جاران کەسە یوتیوبەکەم کاتێک ڤیدۆیەک ئەبینم کە ڕکلامە بۆ تیرۆریزم یاخود ڕکلامە بۆ توندوتیژێکی خراپ یاخود هاوڵاتیان فێری جۆرە دیاردێکی ناشینیوەکو دزیەکە یاخود وەکو قەتڵەکە، دەست بەجێ ریپۆرت یەکەم بۆ ئەوەی کە کۆمپانیای یوتیوب خاوەنەکەی بیسڕێتەوە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان کاتێک کە ڤیدۆیەک ئەبینن ئەزانن وێنەیەک ڤیدۆیەک یاخود لێدوانێک ئەزانن کە کاریگەری خراپیە لەسەر کۆمەلگا پێویستە ریپۆرتی بکەن. کەواتە وەکو ئاماژەم پێکرد ئێمە دوو بەرپرسارەتمان هەیە. بەرپرسارەتێکی یاساییە کە ئەرکی داواکاری گشتیە لێ پێچینەوە بکە، و لە هەمان کاتدا یاسایەک ئەبێ یاسای تونند و تۆڵتر دابڕژێ بۆ بواری بڵاوکردنەوە کە یاساکانی تریش بگرێتە خۆ. بەڵام ئێمە گرفتێکمان هەیە، بەشێکی زۆری ئەوانەی کە ئەبن بە پەرلەمانتار ئەچنە پەرلەمان خۆیان یاساناز نین، کە ئەمە وای لێکا کە هەندێک لەو یاسانی لە هەرێمی کوردستان دەرەچێ شاشن، واتە چەمکی لاستیکی زۆری تایە، زۆر نەچۆتە ناوردەکاریەوە. بەڕاستی ئەمە کارساتی بۆ دادگاکان خوڵقاندووە کە داواکارم ئەبێ ئاستی پەرلەمان بەرزتر بکرێتەوە. بۆ ئێمە سەری پەرلەمانی ساڵی 92کەین لە هەرێمی کوردستان، سەری ئاستی پەرلەمانتارەکانی وەختە بکە و بەراوردی کە لەگەڵ هەندێک پەرلەمانتاری ئێستای هەرێمی کوردستان و عێراق ئەبینین لە وەختێکە حکوومەتی هەرێم کە ئەزمموی حکومڕانیشی نەبووە، ئاستی پەرلەمانتارەکانی زۆر بارزتر بوون لە هەندێک لە پەرلەمانتاری ئێستا. کەواتە گرفتەکە گرفتێکی یاسادانانمان هەیە کە ئەبێ یاسایەکی باش دابدرێ، وردەکار بێ، بەڵام بەو مەرجەی مافە نێودەوڵەتەکانی مرۆڤ
بۆ حاڵەتیانی هەرێمی کوردستان بپارێزرێ، چونکە ئێمە تاکە شتێک کە شانازی پێوەکەین ئازادی ڕادەربڕینە بە بەراورد لەگەڵ وڵاتانی شەرقا. کاتێک یاسایەک دەرەچێ ئەبێ بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک زیان بە مافە نێودەوڵەتەکانی مرۆڤ نەگا لە یاساکانی هەرێمی کوردستان. دوو هەمیشان وەکو ئاماژەم پێکرد ئەرکی بەرپرسیارەتی هاوڵاتیانە، هەم خۆیان لە تاوان بە دوور بگرن، هەم ئابێ ئاگاداری ماڵ و مناڵی خۆیان بن کە چاودێریان بکەن کە تاوان ئەنجام نەدەن و لە هەمان کاتدا کاتێک کە بابەتێکی خراپی ژەبینن ڕیپۆرتی بکەن، یاخود کاتێک کە تاوانێکیان دەرحەق بە ئەنجامە درێ بێن سکاڵای یاسایی تۆمارکەن. لێرەوە ڕێنوێنیەکەم بۆی هاوڵاتیانی خۆشەویست، کاتێک کە تاوانێکت ئەنجامە درێت تکایە تۆش تاوان ئەنجام مەدە. کاتێک یەک سوکاتی پێکرێت تۆز دەست بەجێ سوکاتی پێمەکە بۆ ئەوەی مافەکەت نەفەوتێ، ئەوە ڕێگەی یاسا بگرە بەر بۆ ئەوەی یاسا سەروەر بێت. چونکە زۆر جاران ئەبینم هاوڵاتیەک لەبەرەوەی سوکاتی پێکراوە چوە پەنای بۆ تونیتیژی بردووە، لە نەتیجەی ئەوە چەندین جار تەقە و کوژران ئەنجام درراوە لە هەرێمی کوردستان. هەر لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دەبینی بەهۆی دەمەقڕێکی بچووکەوە شەڕ لە نێوانیان دروست بووە. دوجار ئەمانە هەر ئەبێ سوڵحکەن. لەبەرەوە بۆچی ئێمە سوڵحەکانمان لە سەرتایان نەبێ، لە سەرتاوە ڕێز لە مافەکان یەکتر بگرین، باشتر وەک لەوەی کە لە دوای شەڕ دروستە. دکتۆر کارزان، باست لەوە کرد کە خەڵک نابێ بێجەنگ بێت لە بەرامبەر ئەوەی کە زۆر جار تاوانی بەرامبەرەکرێ، اینجا ئەو تاوانە قەبارەکەی بە هەر چەشنێک بێت. یەکێک لەو تاوانانە بەپێی ڕای یەکێک لە پسپۆڕانی بواری کۆمەڵناسی دەڵێت زۆر جار دزینی وێنە و ڤیدیۆ کار دەکاتە سەر کەسەکان بەوەی کە گرەی دەرونی دروستە بێت، یاخود زۆر جار خۆکوشتن ئینتیحاری لێ ئەکەوێتەوە. هەروەکو ئەوەی کە جەنابیشتان نمونەیەکتان باس کرد، زۆر جار ئەو تونوتیژیانەی کە دەبینرێت لە یوتیوب لەلایەن منداڵانەوە لەبەرەوەی زۆر کاریگەریان لەسرە. ئەمەیە زۆر جار کە خۆکوشتنی لێ ئەکەوێتەوە بەڕاستی. دەبێت لەم حاڵەتەیە کە ئەو کەسانەی کە ئەمەش جۆرێکە لە تاوانە ئەلکترۆنیەکان بەڕاستی، ئەو کەسانە کە ئەم جۆرە تاوانانەیان بەرامبەر کرا بە چ ڕێکارێکی یاسایی داوای مافی خۆیان بکەن. ئەمە لەلایەکی دی زۆر مەبەستمە کە بزانم بەڕاستی باست لە مەودای ئازادی ڕادەربڕین کرد. ئێمە دەزانین کە هەر کاتێک باسی میدیا ئەکەین یەکسەر چەمکی ئازادی خۆی قوت دەکاتەوە، لەبەرەوەی ئەزانین میدیا و ئازادی دوو چەمکی لە یەکتری دانەبراون، واتە تەواوکەری یەکترین، کەواتە بەزاندنی سنووری ئازادی ڕادەربڕین یاخود بە دیوێکی تردا چوونە نێو ژیانی تایبەتی کەسەکان، ئەمەش بە هەمان شێوە تاوانە، وەکو ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕوویدا کە کەسێک بەهۆی ئەوەی کە دوو ڕەگەزی هەبوو زۆر زەق کرایەوە بەڕاستی لە نێو میدیاکاندا کە نەدەبوو ئەمە ڕوو بدات. ئاخۆ ئەمە لادانە لە بەرپرسیارەتی میدیایی یاخود ئەمیش بە هەمان شێوە تاوانە. بەڕاستی یەکەمین ڕێنوێنیم بۆ هاوڵاتیانی خۆشەویست بریتێ لە خۆپارێزی. خۆپارێزی چییە؟ هەر وەکو ئاماژەم پێکرد، هەر ڤیدیۆیەک هەر وێنەیەک ئەزانی بەهۆی بڵاوبوونەوەیەوە ژیانت لە کەدارەکە پێویست ناکات لە تۆڕە کۆمەڵاتەکان داوینی یا لە ناو مۆبایلەکەتە هەبێ. من زۆر جاران ئەو گلێ لە هاوڵاتیانەکە مەڵام کاتێک خواردنیش خۆشە خۆی ئەچی بۆ سەیرانێک هەڵپەرکەیەکی ئاهەنگی تایبەتی خێزانی تەیە پێویست ناکات ڤیدیۆکەی لە تۆڕە کۆمەڵاتەکان دابنێ کەسانی تر چن دەستکاری بکەن مۆنتاژی بکەن. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان هەمیشە خۆیان بپارێزن لە بڵاوکردنەوەی هەر وێنەوە ڤیدیۆیەکی ژیانی تایبەتی خۆیان لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەگەرچی لە فەیسبووکی خۆشیان نابێت، ئەگەرچی لە ستۆری فەیسبووکیشان نابێت. دوو هەمینیان مەسالی ژیانی تایبەت چۆنە. ئێمە هەڕەمێکی قوچەکیمان هەیە، هەر کەسێک هەتاوەکو پۆستی بەرپرسیارەتی بەرز بێتەوە ژیانی تایبەتی کەمترە بێتەوە. بۆ نمونە سەرۆک لە وڵاتەکەدا کەمترین ژیانی تایبەتی هەیە، چونکە هاوڵاتیان یاخود میدیاکان ئەتوانن مافی خۆیانە ڕەخنە لە شێوازی جلوبەرگەکەی بگرن، بڵێن بۆ نمونە جلوبەرگەکانت بۆچی دەستکردی کوردستانی لە کاتێک ئێمە بەرهەمی خۆماڵیمان نییە، بۆ مۆدیلی سارەکەت بەو شێوازەیە بۆ جامی ڕەشە لە کاتێکا جام ڕەشی قەدەغەیە. هەموو ئەمانە ئەچێتە قاڵبی ئازادی ڕەخنە و ناچێتە دەستوەردان لە ژیانی تایبەت. بەڵام کاتێک قوچەکەکە دێ بەرەو خوارەوە، ئەگەر هاوڵاتیەک بوو هاوڵاتی زۆرترین ژیانی تایبەتی هەیە لەبەرەوەی کە کار و ڕەفتارەکانی کەمترین کاریگەری کاتە سەر ڕای گشتی، واتە کەسێک هەتاوەکو پۆست و بەرپرسیارەتی بەرز بێتەوە ژیانی تایبەتی کەمترە
هەتاوەکو مەسئولیەتی کەمتر بێ ژیانی تایبەتی زۆرترە و تەنانەت کاتێکیش کە بۆ نمونە تۆمەتبارێک دەستگیرەکرێت ئەبێت دەموچاوی دابپۆشرێ لەبەرەوەی ئێمە ئامانجمان ڕیسواکردنی تاوانن نەک خودی تۆمەتبارەکە کە دەشێ ئەو تۆمەتبارە سپەی بێتەوە کۆمەلگاو ببێ بە مرۆڤێکی باشتر مەسەن چەند جارێک ئەو گرتە ڤیدیۆیان بینی کە ئەڵێن ئەمە ژنە خۆی کردو بە پیاو ئەگەر چی گریمان خۆشی کرد بە پیاو لە پیاوە خۆشی کرد بە ژن مانای وایە ئەم کەسە ئەوێ سەرنجی ژیانی کەسەکان ڕاکێشێ بۆی فریای بکەون پاشا من دەپرسم لە وڵاتێکا کە لە نەو دەفرۆشێ لە وڵاتێکا ملیارەها دۆلار داهاتێتی بۆچی هاوڵاتیەک نێر بێ یامێ ئەبێ لە سەجادە بشی بۆچی سەبەب ینی دکتۆر سارا یەکێک لەو جوانانەی کە من لە ئەوروپا بینیم مەسەڵەن چوومەتە شارێک سێرەکەم هەموو شارەکە بە یەک قیاس دروست کراوە یا گەڕەکێکە هەمویان یەک قیاسە خانی کەس لەکە گەورەتر نییە یعنی یەکێک لەو ناعەدالەتیانی لە کوردستانی بینم مەسئولێک تەنها دوو مناڵی هەیە 20 دۆنم 30 دانە دۆنم زەوی کردو بە زەوی بە باخ بەڵام هاوڵاتیەکە بینی بستێ زەوی نەبێت لە وڵاتە تیای بژی بەڕاستی ئەمە کارەساتە یعنی حیزبەکان هەمویان دروشمی دادوەری و دادپەروەری و مافی مرۆڤیان هەڵگرتووە بۆچی ئەبێ ئەم ناعەدالەتی هەبێت کە خەڵکە بێ بکەوێتە سەرجادە بۆچی ئەبێ خەڵکە بێ بێکار بێ یعنی معقول نییە ئێمە هەموو گەنجە بێکارەمان هەیە مەساسە چلوورەش لە دەرەوە هاور دەکەی ئەم گەنجە کە بێکار ئەبێ وای لێکە بێکاریەکەی بارودۆخێکی دەرونی یاخود سایکۆلۆژیای بە جۆرێک ئەخۆقێکە بیر لە تاوان کاتەوە بەهۆی نەعەدالەتیەوە لەبەرەوە من لێرەوە داواکارم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر قەراریمان ناوە لە وڵاتە ئەبێ بایەخ بە هاوڵاتەکانی خۆیان بن مافیان زیاتر بۆ دابینکەن عەدالەت و دادپەروەری و خزمەتگوزاریان بۆ دابینکەن باوەڕ بێ دکتۆر سارا کە سەرنجی میلەتی کوردی بە بەراو لەگەڵ میلەتەکانی دەوروبەری خۆی ئەتوانم بڵێم زۆر لە میلەتانی تر بە ئەدەبترین یعنی مەسەن لە گەرمەی قەیرانە من لە بازاری سلێمانی لە بازاری دۆلارەکە هاوڵاتیم بینێ بە یەک فەردە دۆلارەوە هاتوچێ کردو بەبێ حیمایەکی لەگەڵ بێ باوەڕ بێمە لە پێشکەوتوتی وڵاتی دنیا شتی وا نابینی باشە خەڵکێک مادەم ئاسایش و ئارامیە مادەم خەڵک ئەوەندە بە ئەخلاقە تەماع ناکاتە مڵک و ماڵ یەکتر تکاکارم لە حکومەتی هەرێم ڕێز لەم هەست و سۆزە جوانەی هاوڵاتیان بگرێ لەم ئارامیە بگرێ بەچی بە دابینکردنی خزمەتگوزاری زیاتر بە بەخشینی سەروەری بە یاسا چونکە سەرنجم ماوە بەشێکی وەکو چۆن هاوڵاتیەک لە تۆڕە کۆمەڵاتەکان تاوان ئەنجامە لەبەرەوەی ئامرازەکەی ئەلکترۆنیە بە هەمان شێوە بە هەمان مۆدل ئەبینی حیمایی مەسئولێک یا مەسئولێکیش لەبەرەوەی چەکی بەدەستە بە هەمان وەسیلە چێت تاوانەکە هەردووچیان زادەی یەکشتن کە ئەویش ڕێز نەگرتنە لە یاسا لەبەرەوە داواکارم لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی زیاتر بن بە داواکاری گشتی بە دادگاکان بۆ ئەوەی کە یاسا سەروەر بوو کە یاسایەک هەبوو لەم وڵاتە عەدالەت و دادپەروەری دابین کردو لێپێچینەوەی لەگەڵ هەموو تاوانێکا کرد بە دڵنیایی و ڕێژەی تاوان زۆر کەمە بێتەوە و ئەتوانن ئاشتی و ئارامی زیاتر بۆ وڵاتەکە سەقام بێت دکتۆر کارزان من هاوڕاتم لەوەی کە بەڕاستی زۆر بارودۆخ و زۆر بابەتی چاوەڕوان نەکراو هەیە زۆر بابەتی دڵتەزێن هەیە کە لە میدیاکانەوە پەخشەکرێ کە پێویستی بە پاڵپشتی و بەرپرسیارەتی زیاتری حکومت هەیە کە چیتر ئەو کەم تەرخەمیە نەنوێنێ بەڵام ئەمە تەنیا ناچێتە ئەستۆی حکومەتەوە بەڕاستی لەو بابەتی کە باسمان کرد دەیان و سەدان نمونەی هاوشێوەمان هەیە ئەو کەسەی کە ڕەگەزی نێرە خۆی کردو بەمێ یاخود بە پێچەوانەوە نایگەڕێنیتەوە بۆ هزرە ئاینی و کۆمەڵایەتیەکان و دابوونەری چونکە ئێمە دەزانین دووهەمین کارتیەکەر بەڕاستی لەسەر مرۆڤ کۆمەلگە و خودی خێزانە ئەمە بەشێکی ناگەڕێتەوە بۆ هۆشیاری خێزان باشە خێزانەکەی ئەی کاتە دەرەوە ئەمە هۆکاری سەرەکی نییە اینجا تۆ دوای ئەبێ ئێمە داوای پاڵپشتی لە حکوومەت بکەین بۆیە بەشێک لەم ڕووداوانە دەگەڕێتەوە بۆ خودی خێزانەکان خۆیان بەڕاستی کە ئامادەباشی یاخود ئەو مەفهومە ڕۆشنبیریەتەی نییە کە تەقەبولی ئەم جۆرە حاڵەت و بابەتانە بکە بەشێکی زۆری ئەو کوشتنانەی کە ڕوو دەدات و زۆر بربڵاوە لە نێو سۆشیال میدیادا هۆکارە سەرەکیەکەی بەڕاستی خێزانە بەڵام بەدەر لە خێزان دکتۆر کارزان پسپۆڕانی میدیا پێیان وایە هەتاوەکو دادوەرەکانیش من لە توێژینەوەیەکا خوێنمەوە ئەمە ڕای دادوەرەکانە ئەڵێ لە ئێستادا زۆر لە تاوانە باوەکان کەم بۆتەوە لە دەرەنجامی زۆربوونی تاوانە ئەلکترۆنیەکان بەهۆی زۆر بەکارهێنانی سۆشیال میدیاوە لە ئێستادا بەهۆی ئەو خەسڵەتانەی کە هەیەی کە تا ڕادەیەکی زۆر
ئاسانە لە بەکارهێنانە وای کردووە تاک دابڕێ لە کۆمەڵگا واتە جەناب تیشتان هەمان بۆچوونتان هەیە سۆشیال میدیا هۆکاری سەرەکیە لەم تاوانە ئەلکترۆنیانە یاخودنا. باش ئەو سۆشیال میدیایی کە لێرە شێ ڕەنگە لە وڵاتێکی پێشکوی وەکو سویسرا هەبێ بۆ لێنەوە بەمای نەهامەتی بۆچی لە کوردستان بەهۆی سۆشیال میدیاوە ڕێژەی تەلاق ڕێژەی هەڕەشەکردن ڕێژەی سوکایەتیکردن و جنێودان بۆ ئاستە زۆرە بەرزە بێتەوە وەکو ئاماژەم پێکرد پەیوەندیدارە بە چەند فاکتەرێک و کە لێرە ئاماژان پێدەم و یەکەمینیان بریتە لە هۆشیاری خێزانی ئێمە خێزانەکانمان بەهۆی کۆمەڵێک فشاری دارایی کۆمەڵایەتی کەوتوتە سەریان دایک و باوک بە باشی فریان ناڵەکانیان ناکەون مەسەن بۆ نمونە ڕۆژگارێک لە دەی هەشتا و هەفتای سەدەی ڕابردوو باوکو و دایکە بووە دەم ناڵ و یانزەم ناڵیان خستۆتەوە بۆچی ئەو وەختە کێشەکان کەمتر بوو تا ئێستا هاوڵاتی ئێستا کە خۆی ئەبینێتەوە لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە وڵاتانی جیهان ئەبینێ هەستەکە خۆی بە بەراورد دەکات لەگەڵ وڵاتێکی پێشکەوتوو هێشتا ئەبینێ مافی کەمە هێشتا ئەبینێ عەدالەت و خزمەتگوزاری کەمترە ئەمە وای لێکا کە باری سایکۆلۆژی نەئارام بێ واتە خێزانەکان بەتابەت دایک و باوکی ئێستا بە جوانی ناتوانن سەپەرشتی مناڵەکانیان بکەن لایەنێکی تر پەیوەندیدارە بە دام و دەستگا مەدەنیەکانەوە بۆ نمونە ئێمە وەزارەتمان هەیە بە ناوی کاروباری کۆمەڵاتی واجبی سەرشانێتی بەردەوام ناوەندێکی هەبێ هەر کەسێک نەک تەنها ئێمە بەڕێوەبەراتی دوو دژی پیاوان یا تو دژی ژنامان هەبێ توژی دژی مناڵانیشمان هەبێ هەر کەسێک کاتێک کە تووشی کێشە و گرفتێک هەبێ پێویست ناکات لە تۆڕە کۆمەڵاتەکان کێشەکەی لە گەورەکەن بەڵکو ئەم وەزارەتە ئەتوانێت کۆمەڵێک ناوەندی ڕاوێژکاری هەبێ ئەو کەسانەی کە کێشەیەکیانە بێ بە هاوکاریکردنی ئەو ناوەندە ڕاوێژکاریە کێشەکانیان چارەسەر کرد و ئەبێ نهێنیەکانیشان پارێزراو بێ چونکە کاتێ هاوڵاتێک بزانێت لە دادگایەکە لە ناوەندێکی ڕاوێژکاریان نهێنەکانی ناپارێزرێ ڕووی تێناکە فاکتەری سێهەم بریتێ لە دام و دامەزراوە یاساییەکانی وەکو دادگاکان کە پێویستە داواکاری گشتی زیاتر بە ئەرکی خۆی هەستێ بۆ لێپێچینەوە لەو لایەنانەی کە زۆرترین پەیجی فەیکیان دروست کردو بۆ تێکدانی شیرازی کۆمەڵاتی یعنی من بەداخەوە حیز بەزانم سەدان پێیجی فەیکی کردوتەوە بەچی ئازانم یەک خاوەنی هەیە مەسەن هەواڵێک بڵاو بێتەوە بەرامبەر بە کەسێک ئەبینی هەموو ئەو پەیجانە وەکو یەک هەواڵەکە داڕژراوە وەکو یەک هەواڵەکە داڕژراوە باشە ئەمە دیارە سپۆنسەری ژەکردن پەیجەکە باشە مەگەر دەسەڵات لە پشتیوانیە بێ زەحمەت وەرە لێ پێچن و لەگەڵ پەیجەکە بکە بۆچی کەسێک سیمکارتێک ئەکڕێت ئەبێ سیمکارتەکە بە ناوی خۆیەوە بێت کە ئەتوانێت قسەی لەگەڵ یەک هاوڵاتی پێ بکات لێ کاتە بەڵام بۆچی کەسێک پێیجێکی کۆمەڵاتی هەیە سەدان هەزار لایکی هەیە لێ نەپێچێتەوە بزانن ناسنامەکەی چێ بۆ ناسنامەکەی خۆی دەرناخە لە هەمان کاتدا لایەنێکی تر بریتێ لە کۆمپانیەکانی پەیوەندی لێرەوە داواکارم لە کۆمپانیەکانی پەیوەندی بەتایبەت ئاسیاسێڵ کۆڕەک یاخود ئەو کۆمپانیانی تر پێویستە لە کەمترین کاتە ئەوانەی کە سیمکارتیان هەیە بکرێ بە ناوی خاوەنەکانیانەوە چونکە بەشێکی زۆری ئەو تاوانانی ئەنجام ئەدرێت لە هەرێم کوردستان بە سیمکارتی علوجە لێرە حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگکەم دکتۆر سارە فەرموو هاوڵاتی کە سیمکارتێکی علوجە کڕێت حتمما بۆ مەبەستی تاوانێتی بۆی ناسنامەی خۆی بشارێتەوە بەڵام لێرەوە بە هاوڵاتیان ئەڵێم هەموو ئەو گفتوگۆ تەلەفۆنیانەی کە ئەکرێت بە سیمکارتێکی علوجیش بێت بە دڵنیاییەوە هەمووی لە کۆمپانیا تۆمارە هەر کاتێک تاوانێک یا هەڕەشەیەکی کوشتنی پێ ئەنجام بدا بە دڵنیاییەوە لە کۆمپانیەکانی پەیوەندی تۆمارە و ئەرزانن لۆکەشنەکەشی لەکوێ یعنی بەس مۆبایلەکەی هەڵکە ئەزان بە سیمکارتەکە ئەدۆزرێتەوە کە شوێنی تاوانبارەکە لەکوێ لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک بەدەستکەوتنی سیمکارتێکی علوج پەنا بۆ تاوان نەبن لە هەمان کاتدا داواکاریشم لە کۆمپانیەکانی پەیوەندی بەردەوام هۆشیاری یاسایی لەناو بەکارهێنەرەکانیان بڵاو کاتەوە بۆ ئەوەی کە ئاگاداریان کاتەوە کاتێک کە تاوان ئەنجام بن دوجار ڕێیان دەکەوێتەوە بەردەم دادگاکان وە لە هەمان کاتدا لایەنێکی تر بریکارەکانی فرۆشتنی سیمکارتن زۆر جاران هاوڵاتی هەیە بریکار هەیە سیمکارتەکڕێ بۆ نەبەت بەڵێ سیمکارتەکڕێ بە 2000 لە کۆمپانیا بەڵام بە کەسیشکە فرۆشێتەوە لە وەڵامە علوجە بە 50000 بۆ خاتی پارە ئەم بریکارە هەمان بەرپرسارەتی هاوبەشی ئەکەوێتە ئەستۆ کە تاوانێک بۆ سیمکارت ئەنجام بە بۆ نمونە ئەم بریکارە 1000 ژمارە تەلەفۆنی لە کۆمپانیایەکی پەیوەندی کڕیوە باشە سیمکارتێکی بە علوجە فرۆشێ بە پارێکی زۆر بە کەسێک ئەگەر ئەو کەسە تاوانەکەی پێ ئەنجام بدا ئەم بریکارە بەرپرسارەتی تاوانی ئەو کەسە هەڵەگرێت چونکە بۆ قانون پێی وایە کەمتەرخەمی ئەم
یاخود زمینە سازیەکەی بریکارەکە بۆتە هۆی ئەنجامدانی ئەو تاوان لەبەرەوە داواکارم لە بریکارەکانی فرۆشتنی سیمکارت بە هیچ شێوەیەک سیمکارت بە شێوەی علوج نەفرۆشن بە هاوڵاتیان لەبەرەوەی هەر تاوانێکی پێ ئەنجام بدرێت ئەم کەسە لێی بەرپرسە و بە دڵنیاییشەوە هەموو ئەو پەیوەندیانی کە ئیکات تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی و لە کاتی بوونی سکاڵادا کەسەکە ئەدۆزرێتەوە لەبەرەوە داواکارم بە هیچ شێوەیەک هاوڵاتیان پەنا بۆ سیمکارتی علوج و بۆ فەیسبووکی فایک نەبن داواکارم ئەگەر وەکو ترسانیش نەبێت لە قانون داواکارم لە ڕوانگەی هەستێکی ئاینیەوە لە ڕوانگەی هەستێکی ئەخلاقیەوە کە ئەس دڵنیام خوای گەورە ئەو تاوانانی پێ ناخۆشە و بە گوناح دایناوە بە هەر هاوڵاتیەک هەستێکی ئاینی و هەستێکی ئەخلاقیش لە خۆیان دروست بکە کە هەر شتێک بۆ خۆی پێ ناخۆشە با بەرامبەر بە خەڵکی بەڵێ هەر خۆی دکتۆر کارزان لە ڕێگەی ئەم سیمکارتانەوەیە زۆر جار بابەتێکی ترمان هەیە لە چوارچێوەی تاوانە ئەلکترۆنیەکانە کە پێوترێ گێچەڵی ئەلکترۆنی لە ڕێگەی سیمکارتی با بڵین ئەوەی کە ناوی لێنراوە علوجەوە ئەنجامەدرێ جا لە پاڵ داواکاریەکانی جەناب تا ئێمەش داوا لەلایەنی پەیوەندیدار و کە لە چوارچێوەی یاسا مامەڵە لەگەڵ کۆمپانیاکانی پەیوەندی لەگەڵ بریکارەکان لەگەڵ فرۆشیارەکانە بکەن کە چیتر بەڕاستی ئەمە کارەساتە ئەم سیمکارتە کە زۆر تاوانی دیکەی پێ ئەنجامەدرێ بەڵام دکتۆریان باست لە کۆمەڵێک فاکتەر کرد کە ئەم تاوانانە بۆچی ئاواتە شەنە ئەسێنێ بۆچی لە لای ئێمە هێندە زۆرە بەڵام لە دەرەوە بەو ڕادە زۆرە نییە ڕەنگە لە دەرەوە شتگەلێک هەبێ بەڕاستی لێرە نەبێ یەکێک لەو شتانەی کە لە دەرەوە هەیە ئاسایشی ئەلکترۆنیە ئێمە تاوەکو ئێستا نیمانە ئەگەر چی عێراق کاری بۆ دەکا بەڵام لە هەرێمی کوردستان نیمانە ئەمە تیمێکە کە پارێزگاری لە نازنامەی بەکارهێنەری فەزای ئەلکترۆنی ئەکا کە کەسانی پسپۆڕ و شارەزا و لێ هاتوو چۆن مەسەلەن هاکەرێک شارەزایە هاکی کەسێکەکە ئەم تیمە لەو هاکەرە شارەزاترە کە لێرە ئێمە کەلێنی ئاسایشی ئەلکترۆنیمان هەیە یەکێکی تر لەو هۆکارانە بۆچی لە هەرێمی کوردستان تاوان زۆرە بەڵام لە وڵاتێکی وەکو سویسرا کە جەنابت باست کرد کەمە دکتۆر ڕەنگە جۆری تاوانەکە دیاری بکات کە لێرە چ تاوانێک بەربڵاوە و لە دەرەوە چ تاوانێک ڕەنگە لەوێ تاوانێک زۆر بێ لێرەش لە خاڵی سفرابێ بۆ نمونە دزینی بانکیمان هەیە هاکی سیستمی بانکیمان هەیە بەڕاستی کە ئەمە لە لای ئێمە با بڵین هەر نەک ناڵم نییە بەڵام زۆر کەمە ئەم حاڵەتە بۆیە جۆری تاوانەکان ئەگۆڕێت کە ئەمە وای کردووە لە ئێستادا بەڕاستی تاوانی ئەلکترۆنی و هاکی ئەلکترۆنی کار بکاتە سەر ئابووری جیهان بە خۆشحاڵیەوە لە لای ئێمە ئەم حاڵەتە نییە ئەمە جگەلەوەی کە ئێمە تاوەکو ئێستا وەکو پێویست کە ئاماژەت پێکرد لە سەرەتاوە ڕێکخستنی یاساییمان لاوازە کاڵ و کرچە لە ئاس ئەم تاوانانەیە ئەلکترۆنیمان نییە بانکی بەڵێ نیمانە بەڵام حسابی کەسیمان هەیە بەڵێ سیولەشیتیانە چ جای بانکی ئەلکترۆنی دکتۆر بەڵێ کەوتنی کۆمەلگا بێت و ئەم تاوانە ئەلکترۆنی ئێستا چارەسەر نەکرێ بە دڵنیاییەوە لە ئایندە بانکی ئەلکترۆنی بێتە کوردستان ئەو جۆرە تاوانانش لێرە بەڵام چەندین لە ئێستادا بانکی نێودەوڵەتی لێرە هەیە چەندین بانکی ئاهلیە چەندین حسابی کەسی هەیە بۆیە ئەکەوێتەوە سەر جۆری تاوانەکە بەڕاستی دکتۆر بەڕاستی بابەت زۆر ماوە و کاتیش زۆر لەگەڵ جەناب تاڕۆی بەڵام بابەتێکی زۆر گرنگ هەیە لە ساڵی 2019 لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پرۆژە یاسایەک دەرچوو بە ناوی یاسای تاوانەکانی ڕاگەیاندن بە کوردیەکەی ئەم یاسایە سیخوڕیکردن بوو بەسەر بەکارهێنەرانی سۆشیال میدیاوە بۆیە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا لە پەرلەمانە بەڵام نەکەوتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی ڕای جیاوازی لێکەوتەوە وتیان کاتێک کە تۆ کۆنتڕۆڵی بەکارهێنەرەکەی کەواتە تۆ مەودای ئازادی ڕادەربڕین بەرتەسکەکەیتەوە کەواتە تۆ دژی بنەماکانی دیموکراسیەت و دژی مافی تاکە کەسید بۆیە کەسانی پسپۆڕ و کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان کەوتنە سەر شەقام بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم یاسایە جەنابەت لەگەڵ لە دژی جێبەجێکردنی ئەم یاسایی یاخود بە پێچەوانەوە یان بەڕاستی لە ئێستادا ژینگەی سۆشیال میدیا پێویستی بە یاسایەکی هاوشێوەی ئەم یاسایە هەیە لە هەرێمی کوردستان چونکە ئەو یاسایە هەرێمی کوردستانیشی ئەگرتەوە دکتۆر کارزان لە ڕاستیە دکتۆر سارا ڕەوشی کۆمەلگای عراقی جیاوازە لەگەڵ ڕەوشی کۆمەلگا لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەبێ لە هەرێمی کوردستان یاسایەکی تێر و تەسەل دابڕژێ بۆ تۆڕە کۆمەڵاتەکان بە مەرجێک ئەو پرەنسیپە نێودەوڵەتیانەی کە تایبەتن بە مافی مرۆڤ
و ڕێزگرتن لە مافی مرۆڤ، ڕێزگرتن لە ئاین، ڕێزگرتن لە پیرۆزیەکان پێویستە بپارێزرێت لە یاساکەدا و لە هەمان کاتدا سزاش دابنرێت بۆ ئەو تاوانانی کە ئەنجامی شدرێت. لە هیچ کوێکی دنیا تاوانکردن ناچێتە چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە. یعنی مەسەن ڕەخنەش سنووری خۆی هەیە، وەکو ئاماژەم پێکرد هەبێ ڕاست بێت، توانێت سلمانی ڕاستەکەشتە بێ و خێر و بەرژەوەنی گشتی تیاوێ. بەڵام کاتێک کە تاوان بەرامبەرێکێک ئەنجامدرێت بۆ نمونە دەستکاری وێنەیەکەکرێ، مۆنتاژەکرێ، وێنێکی ڕوو دەخرێتە سەر وێنەی شخصێک بەهۆی ئەوە لە کەدارەکرێ، ئەمانە تاوانن ناچنە چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە. بۆیە داواکارم لە پەرلەمانی کوردستان یاسایەکی تێر و تەسەل دابڕژێ بۆ تاوانە ئەلیکترۆنیەکان بۆ ئەوەی کە هەم ماف و مافەکان و هەم ئەرکەکانی هاوڵاتیانی تێدا دەزیشان بکرێ. وەر لە هەمان کاتدا داواکارم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان عەدالەتێک و دادپەروەریەکی زیاتر لە هەرێمی کوردستان پیادە بکەن بۆ ئەوەی جیاوازی چینایەتی نەبێتە هۆی پێکدادان. چکە بەداخەوە دکتۆر سارا ئێستا سەرنج ماوە حکوومەتی هەرێم بایەک بە نەخۆشخانەی حکومی نایە بۆی نەخۆشخانەی ئەهلی گەشە بکە، مەکتەبە حکومیەکان ئیهمال کراوە مەکتەبی ئەهلی گەشاکە، زانکۆ حکومیەکان ئیهمالەکرێن زانکۆ ئەهلیەکان گەشاکە. باشە ئەم جیاوازێ لە نێوان دوو تەبەقەیە لەبەر ئەوەی کە کوڕی دۆڵەمەنە بچێتە مەکتەبی ئەهلی و بچێتە نەخۆشخانەی ئەهلی و بچێتە زانکۆی ئەهلی و خەڵکە فەقیرەکەش لە مەکتەب و لە زانکۆیەکی حکومی بێ و بەردەوام بایکۆت بێ. ئەمە پێکدادانی کۆمەڵایەتی دروست دەکات، گرژی زیاتر دروست دەکات. مەسەڵەن یەکێک لەو کارساتانەیە بینم جاران ماڵە دۆڵەمەند و ماڵە فەقیرە لە گەڕەکەکان شتەجێ بوون. ئێستا ماڵە دۆڵەمەند هەمویان ماڵی خۆیان جاکەنەوە ڕۆن لە ڤێلای گوندی فڵان شوێنەژین، جیاوازی چینایەتی دروست فڵانە شوێنەژین لەبەرەوەی 24 سەعات ئاو و کارەبا و بەڵێ 24 سەعات ئاو و کارەبا و غازیان هەیە. هەست بە معاناتی خەڵک ناکەن کە بێ ئاو بێکارەبان. بە دڵنیاییەوە ئەمە پێکدادانی کۆمەڵایەتی زیاترەکە. لەبەرەوە داواکارم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تکایان لێ یەکەم بایەخی زیاتر بە عەدالەتی کۆمەڵایەتی بن بۆ ئەوەی کە یاسا سەروەر ببێ. چونکە ناکرێت لەسەر بنەمای ئەوەی کە تۆ چینێکی کەم لە کۆمەلگادا دۆڵەمەند و خۆشبەخت بکەیت، چینێکی زۆرینەی کۆمەلگا ڕێژێکی زۆری کۆمەلگا دووچاری بەدبەختی بکەیتەوە. چکە بەڕاستی بەشێکی زۆری ئەو تاوانانەی لە هەرێمی کوردستان و وڵاتانی شەرقا ئەنجامەدرێ وەکو ئاماژەم پێکرد سەرچاوەکەی نەعەدالەتیە، سەرچاوەکەی نەبوونی سەروەری یاسایە و سەرچاوەکەی تێکچوونی شیرازەی خێزانە بەهۆی ئەو قەیرانە و شارە جۆرا و جۆرە کۆمەڵاتی و ئاوریانێکە. زۆر سپاسە دەکەین دکتۆر. باسی ئەو یاسایەت کرد کە لە چوارچێوەی ڕێکارە یاساییەکان کە پێویستە چی بکرێت، باست لەوە کرد کە ئێمە پێویستمان بە یاسایەکی تۆکمە و پتە و هەیە بۆ ناڵین بنەبڕکردن، چکە هیچ تاوانی لە دنیادا بنەبڕ ناکرێ، بەڵام ئەتوانی کەمی بکەیتەوە یاخود باڵانسێکی بۆ ڕابگری. بەڵام لەگەڵەوەشا دکتۆر گیان ئەو یاسانەی لە عێراق بەکارن بەڕاستی لە هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێوە کاریان پێ ئەکرێتەوە. سوپاس دەکەین، سوپاسی ئەو هەک بە دەوڵەمەنەتەکەین، سوپاسی هەموو ئەو ڕێنمایانە دەکەین کە لە چوارچێوەی ئەم چاوپێکەوتنە بەخشید بە بەکارهێنەران و بەخشید بە هاوڵاتیان و سوپاسی سەرنج و پێشنیازەکانت دەکەین بۆ لایەنی پەیوەندیدار و دووبارە سوپاسی ئامادەبوونت دەکەین ماندوومان کردی. بەڵێ بینەران و بیستەرانی رادیۆ سۆشیال میدیای کوردستان 24 زۆر سوپاست دەکەین دکتۆر کارزان. زۆر گرنگە ئێمە لە سەرەتا کاتێک کە باسی یاسا ئەکەین بەر لەوەی کە پەنا بۆ یاسا بەرین خۆمان فلتەر لەسەر خۆمان دابنین، وەکو دکتۆر کارزانیش ئاماژەی پێکرد لەسەر مۆبایلەکانمان، لەسەر ناوەڕۆکی نێو مۆبایلەکان و ئامێرە زیرەکانمان ئەو بابەتانەی کە سەیڤی ئەکەین ئێمە پێویستمان بە فلتەری تاکە کەسی هەیە و فلتەری خێزانی هەیە. بە ئاسوودەیتان سپێرین و خواتان لەگەڵ.